ڕێزمان و خوێندنەوەی کوردی بۆ پۆلی چوارەمی بنەڕەتی لاپەڕا 15. بابەتی ڕەوشتی ڕێگە و بان. ئارام گوتی کاتێک گوێم لە ڕادیۆ گرت، سیروان و کارۆخ لە بەرنامەی منداڵاندا وتوێژیان لەگەڵ یەکدی دەکرد لەسەر ڕەوشتی ڕێگە و بان. زۆر باش نییە وشەکان لێرە بۆ وێنە ڕێگا و بان نووسرایە، لێرەش نووسرایە ڕێگە و بان. لەبەرچ بە دوو جۆر نووسرایە شتێکی باش نییە. ڕاستەکە ئەو نووسینەیە ڕێگە و بان، بەڵام لێرە هەڵەیە. سیروان دەستی بە ئاخافتن کرد و گوتی ئاخافتن مانای چییە؟ واتە قسەکردن. قسەکردن. ئاخافتن واتە قسە کردن. کۆمەڵگە و ڕێگە و بان، خوڕەوشت و یاسای تایبەتی بەخۆی هەیە. ئەگەر جەماوەر پێڕەویان بکات، لە مەترسیەکانی ڕێگە و بان دوور دەکەونەوە و دەحەوێنەوە. بۆیە پێویستە هەموو ئادەمیزادێک، ئادەمیزاد واتە هەموو کەسەک، هەموو مرۆڤەک، هەموو تاکە کەسەک یاسا و ڕەوشتەکانی ڕێگە و بان بزانێت و ڕێزیان لێ بگرێت و جێبەجێیان بکات. کارۆخ هەڵیدایە و گوتی، هەڵیدایە واتە دەستی بە قسەکردن کرد. ئەو خوڕەوشت و یاسایانە چین؟ واتە پرسیاری کرد. سیروان گوتی ئەو خوڕەوشت و یاسایانە ئەوەیە کە مرۆڤ لە کاتی ڕۆیشتن نا پەلە بکات، نە زۆر بە هێواشی بڕوات. نە پەلە بکات و نە زۆر بە هێواشی بڕوات. لەسەر شۆستەوە ڕێ بکات و نابێت لەم ڕۆیشتنەی خۆی بە خوێندنەوەی گۆڤار و ڕۆژنامەوە خەریک بکات. نابێت لە چەقی ڕێگە لەگەڵ هاوڕێکانی ڕابوەستێت و گفتوگۆ بکات و ڕێگا لە هات و چۆکەران بگرێت. هەروەها ئەگەر کەسێک ویستی سواری بەس و ئۆتۆمبیل بێت، پێویستە لە پێشدا چاوەڕێی ئەو کەسانە بکە کە دەیانەوێت داببەزن. پاشان کە نۆرەی هات، سواری بەسەکە بێت و نۆرە بڕی لە کەس نەکا. دیسان کارۆخ لە سیروانی پرسی ئایا خوڕەوشتی دیکەی ڕێگە و بان هەیە؟ سیروان وەڵامی دایەوە و گوتی بەڵێ، گەلێک ڕەوشت و یاسای دیکەی ڕێگە و بان هەن، وا بۆت باس دەکەم. لەوانە ئەگەر کەسێک ویستی جێگەیەکی تایبەتی نیشان بدەی، پێویستە ڕێزی بگیرێت و زۆر بەڕوونی و بە چاکی شوێنەکەی بۆ دەست نیشان بکەیت. هەروەها لە چووناژوورەوەی شوێنە گشتی و جەنجاڵەکان وا چاکە بچیتە سەرەوە و
پەلە و نۆرە بڕی لە کەس نەکەی، چونکە ئەمە نیشانەی پەروەردەی باش و ڕەوشت بەرزی و خۆشەویستی یاسا دەردەخات. ئێستا واتای وشەکان. وشە لێرە واتایەکەشی لێرە. شۆستە مانای چییە؟ واتە سەکۆی قەراغی شەقا. جەماوەر واتە خەڵک. پێڕەوکردن واتە لەسەر ڕۆیشتن. وتووێژ واتە قسەکردن و گفتوگۆکردن. ئێستا ڕاهێنانی ژمارە 1. وەڵامی ئەم پرسیارانە بدەوە. چۆن ڕێنمایی کەسێکی نەشارەزادەکەی کە دەیەوێ سواری بەس بێت؟ چۆن ڕێنمایی دەکەیت؟ چۆن پێی دەرەی باسەکە کوو دەڕوایان ناوی چیایان ژمارەکەی چەندە؟ بێگومان ئەگەرە توو شارەزایی تەبی لە ژمارەی بەسەکە، لە خشتەی کاتەکان، چ کاتێک بەسەکە دەڕوا، لە چێندر ڕادەوەستی، چەندی پێدەچی، دەتوانێت ڕێنمایی ئەو کەسەی بکەی کە ئەو بەسە کاتژمێر ئەوەندە دێتە ئەو شوێنەی لێرە ڕادەوەستی، بلیتەکە نرخەکەی ئەوەندەیە و چەند کاتی پێدەچی هەتا دەگاتە جێ، کوو بێتە خوارێەوە ئەو شتانە، لە چێندەر بێتە خوارێەوە، لە چێندەر سواری باسەکە بیت. پرسیاری 2 لە شەقام چۆن دەپەڕیتەوە؟ با ئێستا تەمەشاکەین لە شەقام چۆن دەپەڕینەوە. بەڵام پێشی ئەوە تۆزێک باسکەین ڕێگەوبان مانای چییە؟ ڕێگەوبان واتە ئەو شەقام و جادە و شۆستانەی هەمومان بەیەکەوە بەکاری دەینین. ئەو کەسانەی ڕێگەوبان بەکاردێنن چێنە؟ ڕەنگە یەکێک بی، ڕابکە یان غار بدە، وەرزش بکە. ڕەنگە یەکێک بی زۆر باش نابی، زۆر باش نەتوانی ببینی، بەڵام ئەویش هەر پێویستە لە شەقام بپەڕیتەوە و بڕوا. ڕەنگە یەکێک بی سواری بەس بووبی، یان ئەو کەسانەی سواری بەس بووینە ئەوانیش ڕێگەوبان بەکاردێنن، یان یەکێک بە بایسکل دەڕوا، ئەویش هەر ڕێگەوبان بەکاردێنی و دەیەوێ بگاتە جێ. یەکەکی دیکە بەخۆی ناتوانی بڕوا، بەڵکو ئامێر بەکاردێنی، ئەویش هەر پێویستیتی ڕێگەوبان بەکاربینی و بگاتە شوێنی تایبەتی، یان هەموو ئەو کەسانەی ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان بەکاردێنن، ئەوانیش هەر لەسەر ڕێگەوبانن. ئەوجە لەبەرەوەی هەمومان زۆرین ئەو کەسانەی ڕێگەوبان بەکاردێنن، بێگومان لەبەر هەندێ هەمیشە یاسا و ڕێسا هەیە چۆن ڕێگەوبانەکە بەکاردێ، هەتا هەمومان بەیەکەوە بە تەواوی بتوانین بەبێ ئەوەی ئازاری یەکتر بدەین و بەبێ ئەوەی پەلەپەل بکەین، هەمومان ڕێگەوبانەکە بە نۆرە بەکاربینین. پاشان شۆستە ئێرەیە، جێی ڕۆیشتن، جادە و شەقامەکەش ئێرەیە، کەواتە ئەوە شۆستەیە. ئەوجا نۆرە، بە نۆرە یان بەڕیز مانای چییە؟ بە نۆرە و بەڕیز واتە ئەوها یەک لە دوای یەک ڕادەوەستین، نەک هەمومان بەیەکەوە لێرە ڕابوەستین و کەس نەزانی چێ پێشی چێ بەسەکەی بەکاردێنی. چۆن لە شەقام دەپەڕینەوە؟ بێگومان ئەگەر جێی شوێنی تایبەتی پەڕینەوە هەبوو،
ئەوە لەو شوێنە تایبەتی پەڕینەوەی بەکاردێنین، بەڵام هەمیشە دەبی تەمەشای دەستی چەپ و دەستی ڕاست بکەین. ئەگەر هیچ ئۆتۆمبیلێک یان بەسەکمان نەدیت ئەو جا بپەڕینەوە، باشتر وایە ڕابوەستین هەتا هیچ زۆر دڵنیایینا کە بە سەلامەتی دەپەڕینەوە، ئەو جا پاشان بپەڕینەوە. ئەو جا ئێستا وەڵامی پرسیاری ڕاهێنانی دووەم لێرە. ڕاست و هەڵەی ئەم ڕستانە دیار بکە. واتە ڕستەکەی بخینەوە، ئایا ڕستەکە ڕاستە یان هەڵەیە. یاریکردن لەسەر چەقی ڕێگە کارێکی دروستە. ئایا باشە لە ناوەندی ڕێگەی یاری بکەین؟ کارێکی زۆر باش نییە، کاتە دەتوانین ناوی لێنەین هەڵەیە. دووەم، خوێندنەوەی گۆڤار و ڕۆژنامە بەدەم ڕێوە بەسوودە. بەدەم ڕێوە واتە لە کاتی کە دەڕۆی ڕۆژنامەکەی دەخینیەوە، نەک ڕاوەستای لە جێیەک یان دانیشتی. بەدەم ڕێوە ئەو مانای هەیە، واتە لە کاتی ڕۆیشتن ڕۆژنامەی دەخینەوە یان کتێبەکی دەخینەوە. ئایا شتێکی بەسوودە؟ ڕەنگە زۆر بەسوود نەبی، چونکە ڕەنگە تو نەبینی چ بە تەنیشتت دادەڕ یان ئۆتۆمبیلێک خۆت لێ بدا. ئەو شتانە ڕەنگە زۆر باش نەبی، کەواتە ئەوەش زۆر سوودی نییە. دەتوانین بڵێین هەڵەیە، ئەوەش هەڵەیە. پرسیاری سێیەم، ڕێگە و بان ڕەوشت و یاسای تایبەتی خۆی هەیە؟ بەڵێ، ئەوە ڕاستە. کاتە ڕاستە، ڕێگە و بان ڕەوشت و یاسای تایبەتی خۆی هەیە. پرسیاری چار، لە کاتی پێویستدا داوای هاریکاری لە پۆلیسی هاتوچۆ دەکەین. هاریکاری واتە یارمەتی، بەڵێ ڕاستە. ئەگەر یارمەتیمان پێویست بوو دەچین داوای یارمەتی لە پۆلیسی هاتوچۆ دەکەین، کاتە ڕاستە. پرسیاری 5، گوێ بە نۆرە نادەین و نۆرە بڕی لە کەسانی دیکە دەکەین لە شوێنە گشتەکان. بێگومان ئەوە هەڵەیە، نابی نۆرە بڕی بکەین. دەبی هەر کەسە لە بەڕیز کە نۆرەی هات ئەو جا بچیتە پێشەوە، کاتە ئەوە هەڵەیە. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 15 و 16 و 17 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.